پرۆژەی نۆژەنکردنەوە و فراوانکردنی شەقامی سەرەکی ناوبازاڕی کەلار. لە کاتی کارکردن لەم پرۆژەیە شوێنەوارێکی کۆن و گۆڕستانەیەک بەدیار دەکەوێت کە مێژوەکەی بۆ سەردەمی ئەشکانیەکان لە دەوروبەری ساڵی 2100 پێش زاین دەگەڕێتەوە. و پێشتریش لایەنی پەیوەندیدار کە شارەوانی ئاگادارمان کردەوە کە بازاری کەلار گردێکی شوێنەواری لێیە، بەڵام لە ساڵی 1970 کەوتەوە ژێر جادە و بیناکانی بینای بازار و ڕەچاوی ئەومان کرد کە ئەگەر پرۆژەی هەڵکۆڕێ شتی شوێنەواری لێ دەرەکەوێت و پێشتر تەنها گومان بوو، بەڵام دوای بوومان دەرکەوت کە بەڵێ ئێرە شوێنێکی شوێنەواریە و بەتەنسیل لەگەڵ شارەوانی کەلار تەنها یەک نمونەمان وەرگرتووە لەبەرەوەی چکە ئێرە شوێنێکی استراتیجیە. لێرە جگە لە ئێسکا پەیکەری مرۆڤ هەروەها کۆمەڵێک کەرەستە و پێداویستی کۆن دەرکەوتون بۆ کاریکنە و پشکنینیش 12 ڕۆژ دەستنیشان کراوە. بەڵێ ئەمە 12 ڕۆژمانێ بۆ ئیشکردن لەم پرۆژەیە، وەکو پێشتریش ئاماژەم پێدا بەوەی گرنگی شوێنەکە ناو بازارە خەڵکێکی زۆر و کاسبکارێکی تیا زۆر لێرە ئیشەکەن و لەبەرەوەی پرۆژەکەش نەوەستێ پرۆژەی شارەوانی تاخیر نەبێ تەنها ماوەی 12 ڕۆژمانێ بۆ کارکردن و نمونەیەکمان وەرگرتووە. چینەکانی سەرەوەی هێشتا سەرەتای کارەکانمانە، پێشتر لەبەرەوەی نمونەیەکمان وەرگردبوو لە ژێرێکێک لە دوکانەکانی ئەم بازارە چینی کاشی تیا دەرکەوت کە 3100 ساڵ پێش ئێستاە، بەڵام لەبەرەوەی پرۆژێک ئیشەکە ئیشێکی تەواو نەبوو لێرە بۆمان دەرکەوت بەڵێ لەسەرەوە چینی تریشمان هەیە، واتە چینی ئەشکانی و ئەخمینەکانمان هەیە. شارەوانی کەلار ماوەی 6 مانگی بۆ تەواوکردنی پرۆژەکە دیاری کردووە و بۆ دەستپێکردنەوەی کار لەو بەشەی پرۆژەکەش کە گۆڕستانەکەی تێدا دەرکەوتووە چاوەڕێی راپۆرتی کۆتایی شوێنەواری گەرمیانن. دیارە سەبارەت بە پرۆژەی نۆژەنکردنەوەی شەقامی ناوبازاڕی شاری کەلار ئەوەی کە ئێستا تیمەکانی شوێنەوار کاری تێداکەن، ئێمە چاوەڕێی جواب و راپۆرتی ئەوانەکەین لەسەر پرۆژەکە کارتێیدا بەردەوامە، بەڵام بەو شێوەیەک ئێمە ئیش ناکەین تاوەکو تیمەکانی شوێنەوار راپۆرتی کۆتایی خۆیان نەدەن کە ئایا ئەتوانین ئیشی تیا بکەن یا نا. ئەم شوێنەوارەی کە دۆزراوەتەوە لە قوڵایی شەقامەکەیە کە ئێستا خەریکی ئاوەڕۆکردنی شەقامەکەن. سەرچاوە مێژوویەکان باس لەوە دەکەن ئێرە گردی کۆنی شوێنەواریە و ئەگەر پشکنین بکرێت بۆ تەواوی ناوچەکە ئەوە ئاسەواری کۆن زیاتر دەردەکەوێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.